جموجۆڵی داعش لە ناوچە کوردستانیەکانی پارێزگای دیالە بە جۆرێک زیادی کردووە. لە ماوەی 40 ڕۆژی ڕابردوودا 13 جار هێرشی چەکداریان کردووەتە سەر هێزەکانی سوپای عێراق و پۆلیس و حەشدی شەعبی. گروپی زیاتیان کردووە لە منتخەکە. چەکداری زیاتریانە هێناوە و چەکدارەکانش لە منتقەی حەویجە و منتقەی مووسڵ ئەتوان بڵێم لە سووریاشەوە دەزاکەن بەرەو عێراقتن. بەرپرسانی هێزی پێشمەرگەیش دەڵێن نەبوونی هەماهەنگی پێشمەرگە و هێزەکانی عێراق و دروستبوونی بۆشایی ئەمنی وای کردووە چەکدارانی داعش خۆیان ڕێک بخەنەوە و هێرشەکانیانیش زیاد بکەن. داعش جموجۆڵێکی زۆری هەیە لە ماوەی 40 ڕۆژە داعش توانیەتی زیاتر لە 13 هێرشی چەکداریز بکات. لەو 13 هێرشە چەکداریە توان بڵێم زیاتر لە 40 کەس کوژرا و بریندار هەیە. ئێمە زۆر لەگەڵ عێراقا مەحاولەی ئەومان کرد بتوانین زیاتر لە یەکتری و نزیکەوە بتوین بتاوەکو بتوانین لوجان تەنسیق و هێزی مشتەرەک و ئەوانە دروست بکەین بۆ ناوچەکە، بەڵام بەداخەوە تا ئێستا نەگەیشتنەوە مەرحەلەیە. بەهۆی ئەوە بۆشایە زۆر لە ناوچەکە هەیە. داعش لە گەشە سەندن و جموجوڵێکی زۆر هەیە لە ناوچەکە. بەهۆی خراپی بارودۆخی ئەمنی و هێرشی بەردەوامی داعش بۆ سەر هێزەکانی عێراق و گوندنشینە کوردەکانی سنووری خانەقین و شارەدیەکانی زیاد لە 30 گوندی کوردنشین چۆڵ کراون. هەمووی میلیشیاتە و هەمووی گروپ و هەمووی تروای لێ هاتووە. ئەم ئەندام پەرلەمانەی کوردستانیش دەڵێت جیا لە داعش شۆڤێنی و پاشماوەکانی بەعسیش لە نێو حکومەتی عێراقدا لە پشتی پلانی چۆڵکردنی ناوچە کوردستانیەکانەوەن. ئەو هێزانەی عێراقیش بەڕاستی هێزێکی منەظەم نین، هێزێک نین. ئەو هێزانەش هەمووی پارچە پارچە و هەر یەکەی سەر بە گروپێکە، هەر یەکەی سەر بە حزبێکە، وای لێ هاتووە. بەڕاستی ئەوەش گەورەترین کێشە و گیرروگرفتمان هەیە لەگەڵیانە لە دوای 2007ەوە کەوا هێزی پێشمەرگە لەو سنوورانە نەماوە. زیاتر ئەوان هەم عەرەبە هاوردەکان هەم ئەو بەرپرسانەی کە کاتی خۆی کۆنە بەعسی بوون و ئێستا لە ڕیزەکانی سوپا و حەشدی شەعبی و ئەو هەموو دام و دەستگایە لە ناو حکومەتی عێراقن. ئەوانش ڕۆڵێکی زۆر خراپیان هەیە. باپی زانیاریەکان بێت کە دەست کوردستان 24 کەوتون داعش چەکداری زیاتری ڕەوانەی ناوچە جیاجیەکانی دیالە کردووە. هاوکات هێزی هاوپەیمانانیش لە میحوەری 1 و میحوەری 2 لە سنووری خانەقین و کفری و خوورمات و هەماهەنگیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە زیاتر کردووە و چاودێری جموجۆڵی داعشیش دەکەن. هەرێم جاف، کوردستان 24 خانەقین.